يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئاشکرایە لای هەمومان لە دەستپێکی وەرزی ڕەنگینی بەهاری کوردستاندا هەمومان تێگڕای خەڵکی دەبینین پۆل و دەستە بە دەستە لە ماڵەکانی خۆیان، لە شار و شارۆچکەکانی خۆیانەوە دەڕۆنە دەر و ڕوو لە سەیرانگاکان و دەشتە ڕەنگینەکان و بناری شاخەکانی پیرۆزی کوردستان دەکەن. بۆیە ئەم بابەتەش بابەتێکی ئاینیە. خوای پەروەردگار ئەم سفرەی بەهاری ڕەحمەتەی بۆیە ڕاخستووە کە خەڵکی لێی سودمەند بن. لە مستەلەحی و لە زاراوەی کوردیدا دووشتمان هەیە خەڵک زۆر لێکیان ناکاتەوە، ئەوانیش گەشتکردن و سەیرانکردنە. زۆر جار دەوترێت گەشت و سەیران، بەڵام بەڕێزان ئەو دوانە لە یەک جیاوازن. هەموو چوونە دەرەوەیەکی ئینسان بۆ دەرەوەی ماڵی خۆی، بۆ دەرەوەی شوێنی نیشتەجێبوون و شارەکەی خۆی بە شەرتێک بۆ سێ شت نەبێ: بۆ کارکردن نەبێ چوونەکەت، بۆ خوێندن نەبێ، بۆ چارەسەری نەخۆشی نەبێ. پێی دەوترێ گەشت ئەگەر لە 24 سەعات زیاتر بێ سەفەرەکەت و لە ساڵێکیش کەمتر بێ. هەر وەختێ لە ماڵی خۆت لە شاری خۆت چوویتە دەرەوە بە مەرجێک بۆ کارکردن و خوێندن و سەردانی دکتۆر و چارەسەری نەخۆشی نەبێ ئامانجەکەت، لە 24 سەعات زیاتر مایتەواتە 2 شەوت پێچ و 3 شەوت پێچوو و لە ساڵێکیش کەمتر بێ سەفەرەکەت، ئەوە پێی دەوترێت گەشتکردن. ئەوە گەشتە. گەشتکردن سێ شتی دەوێ. یەکەم ئارەزوو. کەسانێک هەن لە ناخیانەوە حەزیان بە گەشت هەیە، دایمە حەزیان بە دەرچوون هەیە، ئەوە ئارەزوویەکە. کەسی واش هەیە ساڵ 12 مانگ لە شوێنی کارکردن و ماڵی خۆی دوور نەکەوێتەوە، بە خەیاڵیشیان نایە. بۆیە یەکەم شتێک کە ئینسان دەکا بە گەشتیار حەزی چوونە دەرەوەیە. دووەم توانای مادی. زۆر کەس هەیە زۆر حەز دەکات گەشت بکا و بگەڕێ و دنیا ببینێ، بەڵام فەقیرە مادیەن توانای نییە. توانای مادیەکەی ئەوەندە لاوازە لە شارەکەی خۆی ناتوانێت دوورکەوێتەوە. سێم کات. ئیوا هەیە ئارەزووی هەیە، توانای مادیشی هەیە، بەڵام زۆر سەرقاڵە. ئەوەندە سەرقاڵ بووە ناشتوانێ واز لە بەعزێ مادە و هەندە دەستکەوت بێنێ، کاتی بۆ ناگەڕێتەوە، گەشتی پێ ناکرێ. ئەمە گەشتە. بەڵام سەیران و سەفرە جیاوازە. سەیران هەموو چوونە دەرەوەیە کە لە شوێنی نیشتەجێبوون و شارەکەی خۆت بۆ دەرەوەی شارەکەت بەمەرجێک لە 24 سەعات کەمتر بێ. هەر وەختێ لەگەڵ ماڵ و عایلەی خۆتا چوویتە دەرەوە 24 سەعات کەمتر، شەو ڕۆژت کەمتر پێچوو گەڕایتەوە ماڵەوە، ئەوە تۆ گەشتیار نی، ئەوە تۆ سەیرانت کردووە. چونکە ئەو کاتە ناچێ ئوتێل بخەوی، ناچێ ڕیستۆرانتی ژنان بخۆی. ئامانج لە گەشت و سەیران چییە؟ ئایا تەنها لەبەرکردنی جلی جوانە کە حەقی خۆیەتی جلوبەرگی ڕازاوە و جوان کوڕان و کچان ژنان و پیاوان لەبەریکەن، بەڵام ئایا بەس سەیران و گەشت بۆ ئەوەیە خۆمان بڕازێنینەوە بە جلوبەرگی جوان؟ ئایا تەنها بۆ خواردنی خۆشە؟ ئایا تەنها بۆ گرتنی چەند وێنە و ڕسمێکە لەگەڵ ئازیزان و خۆشەویستاندا؟ ئەگەر وابێ گەشت و سەیران تەنها ڕابواردن و کات بەسەربردنە. نەخێت بەڕێزان، نابێت سەیران و گەشتەکانمان تەنها ڕابواردن و کات بەسەربردن بێ، بەڵکو دەبێ ئەم بابەتانش لە خۆی بگرێ. یەکەم، لە گەشت بێ یان سەیران بێ بیرکردنەوە و تێڕامان لە دروستکراوەکانی خوای پەروەردگار. دوو، کرانەوەی عەقڵ و داهێنان. زانایان لە قەدیمەوە وتویانە ئەوەی گەشت نەکا، ئەوەی سەیران نەکا لە ساڵە،
هیچ شتێک لە ژیان نازانێ حتا بمێنیەوە لە ماڵی خۆتە عەقڵت دادەخرێ بەڕێزان هەر بە یەک سەفرە و سەیرانێکی کورد بێ یان گەشتی دەرەوەی شارە وڵاتەکەی خۆت بێ عەقڵت دەکرێتەوە ئەم جا لە دنیا تێدەگەی زانایان وتویانە ئەم دنیاە وەکو کتێبێک وایە دنیا چەند وڵات هەیە هەر وڵاتەی لاپەڕەیەکی ئەو کتێبەیە پەڕەیەکێتی چەندە بە دنیادا بگەڕێ ئەوەندە لاپەڕەت خوێندۆتەوە و هەڵداوەتەوە ئێستا وایە 20 لاپەڕەی خوێندۆتەوە چونکە 20 وڵاتی دنیای بینیوە هەشمانە یەک لاپەڕەمان نەخوێندۆتەوە نەمانتوانیوە غەیری وڵاتی خۆمان هیچ شوێنێکی تر ببینین هەموو لاپەڕەیەکیش چەندێڕێکە تۆ بەس هەولێرت بینیوە یعنی لەم کتێبە گەورەدا بەس یەک دێڕت خوێندۆتەوە ئەگە سلێمانیش لەگەڵی بینی بێت 2 دێڕت خوێندۆتەوە ئەگە چەند شارێشکەی کوردستان و عێراق گەڕاوی ئەوەندە دێڕێکت خوێندۆتەوە جا تۆ بزانە ئەوەی کتێبێکی کاملی خوێندۆتەوە ئەوەی هەموو لاپەڕەکەی خوێندۆتەوە عەقڵی کراوەتر نییە لەو کەسەی کە تەنها یەک دێڕی بینیوە لەو کتێبە گەورەدا هیچ جێگەی گومان نییە بۆیە سوودی دووەمی گەشت و سەیران کرانەوەی عەقڵ و تواناکانی مرۆڤە سێم شکاندنی ئەو ڕۆتینەیە کە تێیداین زان قاعدەیەکی فیزیاییمان هەیە لە زانستی فیزیادا دەڵێ ناکرێ هەست بە جوڵە بکەی ئەگەر بێت و خۆیشت لەگەڵیدا لە هەمان خولگەدا بجوڵێ ئەم یاسا فیزیایە بە نمونە ڕوون دەکەمەوە بەڵگەنەویستە ئەم زەوی کە ئێستا من و جەنابن لەسەری جێگیرین بەردەوام لە خولانەوەدایە وەکو تۆپێکی خڕوە بەردەوام دەسوڕێتەوە 24 سعات دەخولێتەوە شەو ڕۆژ پێک دێ بە 365 ڕۆژ جارێکیش بە دەوری خۆرا دەسوڕێتەوە 4 فەسڵەکە پێک دێ 4 وەرزەکە پێک دێ یەکێ دەڵێن نەخێر مامۆستاوانیە من چۆن لەسەر زەوی بەردەوام دەسوڕێمەوە ئەی بۆ ناجوڵێن ئەی بۆ مزگەوتەکە ناجوڵێ لە وڵامدا دەڵێن دەبەر ئەوەی ئێمە خۆمان لە ناو زەویەکە داین ئەینا کەسێک ئەگە بچێت لەسەر مانگەوە سەیری زەویکە ئەبینێ ئەم زەویە چۆن بەردەوام دەسوڕێتەوە دەخولێتەوە بەڵام چونکە خۆمان لە ناوی داین هەست بە خولانەوەی ناکەین بە بەڵگەی عەمەلی تر بیانمە بەرچاوت جەنابن لە مەسعەدێکای زۆر جاڕم بێت چوو بێسە بورجە بەرزەکان هەیە 30-40 قاتە هەر شوقەی وایە 20 قاتە ئەگەر مەسعەدەکە داخراو نەبێ لە پەنجەرەیەکی ڕوونەوە بڕوانی تەنها بەو شتانی لە دەرەوەدایان بینی هەست دەکەی تۆ بەرز بوویتەوە خۆ ئەگەر مەسعەدەکە داخراوە بێ حتا دەرگاکەی نەکرێتەوە لە جوڵە نەکەوێ هەز ناکەیت هەر نازانی چۆن بەرز بوویتەوە ئەو هەموو مەسافەیەت بڕیوە وا نازانی جوڵەی کردووە چونکە خۆت لە ناوی دای بەڵام کەسێک لە دەرەوە سەیرت کە ئەزانێ مەسعەدەکە بەرز دەبێتەوە لەناو شەمەند نەفەرێکای یان لەناو تایارەدای هەموو لە تایارەدا ئەوە دامبینیوە لەناو فڕۆکەدا مەگە کاتی هەستان و نیشتنەوەی ئەینا تۆ ئاوە لە جوڵە کەوتووی بە حساب بەڵام ئەگە کەسێک لە خوارەوە سەیری فڕۆکەکە دەکا سەیرەکە چەند بە سەریعی تێدەپەڕێ بەڵام چونکە خۆل لە ناویدای هەست بە جوڵەی خۆن ناکەی بەڕێزان ئەم ژیانەی کە تێشی داین ئاوایە لە شوێنی کارکردنت لە شوێنی خوێندنت لە شوێنی نیشتەجێبوون لە ماڵەکەی خۆتدا وە دەزانی لە جوڵە کەوتووی بۆیە سەیران و گەشت زۆر زەرورە بڕواتان بێت تا لە ماڵەوە نەچێ دەرەوە هەست بەمانە ناکەی هەز ناکەی ئەرە تۆ ڕۆژان چ کارێکت کردووە ئەها ڕۆژە بچۆ بۆ سەیران دەزانی دوێنێ چ کارێکت کردووە هەفتەیەک بڕۆ بە وڵاتێکە هاتیەوە ئەزانی کوڕە تۆ چەندت خوێندووە مەکتەب چۆن بووە ئەم هەموو دەرسەم هین کردووە سوپاسی خوای لەسەر دەکەی بەڵام تۆ حەل لە ناو کارەکەت دابی لە ڕۆتینا دەژەی لە جوڵە دەکەوی بێبەرهەم دەبی نوێ نابیتەوە بۆیە هەمیشە شوێنی کارکردنت شوێنی نیشتەجێبوونت شوێنی خوێندنت خوێندکاری 12 زانستیمان هەیە نابێ بڵێ لە بەهاریشە سەفەرێک ناکەم ئەگەر بەڕێک و پێکی و بە ئادابی شەرعی و کۆمەڵایەتی کوردەواری بکرێت سەفرەی مەکتەبەکانیش زەرورە سەفرە و سەیرانی زانکۆکانیش زەرورە با لەو ڕۆتینە بچنە دەرەوە با بزانن لە دوورەوە سەیری کە تۆ لە ماڵەوە چیت کردو چ کارێکت کردو ماڵەکەت چۆنە هەستی پێ بکەیت تەنانەت خوای گەورە لە قورئانە دەفەرمێت لە شوێنی عیبادەتیش هەمیشە مەمێنەوە کە ئەم جومعەیە تەواو بوو دامەنیشە لە مزگەوتا تا عەسر تا مەغریب لە مزگەوتا دانیشی فەئیذا قوضیەتی الصەلاة فانتشروا في الأرض کە جومعە تەواو بوو وتار و نوێژەکە کرا لە مزگەوت بڕۆنە دەرەوە بڵاو ببنەوە بەسەر زەویدا ئەو کاتە بەهرەی مزگەوت دەزانی دینی ئێمە ئەوەی تێدانێ ساڵ 12 مانگ لە میحرابەکە نەڕۆیتە دەرەوە لە مزگەوتەکە نەچێ دەرەوە خوا دەفەرمێت بەس وەختی عیبادەت وەرە بڕۆ دەرەوە گەشت بکە بۆی نرخی مزگەوتەکە بزانی ئەگە حەل لە شوێنی خۆتا بمێنیەوە بڕاتە بێت نرخی مزگەوتەکەش نازانی بەجێی بێڵە لە ڕۆتینی ژیان دەرچۆ
چوارەم بەتاڵکردنەوەی خەم و خەفەتی دنیا. هیچ کەسێک نییە خۆشەویستان بێ مشکیلە بێ، هیچ کەسێک نییە مەگەر عەقڵی لە مێشکانە بێ گرفتاریەکی هەر هەیە، خەمێکی هەر هەیە. بۆیە تۆی بەڕێز وا سەرەتای بەهارە، هەر خەمێکت هەیە، هەر مەراقێکت هەیە، هەر گرفتاریەکت هەیە، هەر مشکیلەیەکت هەیە، مەڵێ بەهار بۆ من نییە، نەورۆز بۆ من نییە، سەیران بۆ من نییە. نە، ماڵەکەت بەجێ بێڵە و بڕۆ. تۆی خەفەتبار لە بیرێکای تەنها دەمێکت لێ دیارە ئەوە نەپچوو بووەتەوە. بەڵام کە دەچێت سەیرانێک، ئەچێت سەر شاخێک، ئەچێت سەر لووتکەیەک، لاقەت پاڵی گوڵزاری شاخێک لە بەهارە، سەیرەکەی دنیا زۆر فراوانترە. وەڵڵی خەڵک هەوە خەریک بۆ خۆی بکوژێ. یەک دوو جار ئامۆژگاریمان کردو کاکە هەر ماڵەکە بەجێ بێڵە لەو کاتانە بڕۆ لەسەر شاخێکەوە بڕوانە. پێویستی بەخوا پێویست ناکە خۆم بکوژم، دنیا زۆر گەورەیە، من وەم زانی جێگەی منی تیان نابێتەوە، وەم زانی هەر ئەم سەرزەوی هیچی بۆ من نەماوەتەوە. بۆیە لە دەست خەفەتەکانت بڕۆ، بەجێیان بێڵە، مایان خە ئەلبومەوە، خەفەتەکانت مەکە بە ڕسم و لە ئەلبومێکیان هاوی هەموو ڕۆژە لاپەڕەکانی هەڵدەیەوە. بەهار وەرزی نوێ بوونەوەیە، تۆ دەرونی خۆت نوێ بکەوە، هەر سەیری ئەو بەستەڵەکانەکە، ئەو هەموو شاخەی کە بەفر دایپۆشی بوو، ئەو بەستەڵەکەی کە پووشەکەشی سووتاندبوو، دەگوت جارێک کە زەحمەتە سەوزایی بەخۆیەوە بینێتەوە. چێ دەتوانێت بچێت لەناو ئەو بەفرەیە دانیشێ؟ هەمووی توایەوە. بەخوا خەم و خەفەتەکانی ئینسانیش بەڕێزم ئاوان، ڕۆژێ دەڵی زەحمەتە جارش کە من سەوزایی لە ژیانە ببینمەوە، زەحمەتە گوڵی سووری ژیانم ببینمەوە، بەڵام بەخوا دەیبینیتەوە. بەستەڵەکەکانی زستان چۆن تێپەڕین، ڕۆژگاری خەم و خەفەتی ئینسانیش ئاوا تێدەپەڕێ. هەر چەند بێتوانابی قەت خۆت بە بێتوانا مەزانە پشت بەخوا بەستە. ئامارێکمان هەیە دەڵێ ساڵانە 726 تابلۆی بەناوبانگی جیهانی، تابلۆ یعنی ئەو ڕسمانەی کە دەکرێن هەموو بینیمانە، 726 تابلۆی بەناوبانگی جیهانی کە نرخی هەر دانەیەکیان بە ملیۆن دۆلار دەفرۆشرێ، چێ دروستی دەکا؟ 726 دانە لەو تابلۆ بەناوبانگانە هی ئەو کەسانن کە لەدایک بوون هەردوو دەستیان نەبووە، قاچێکیان نەبووە، یان بەهۆی ڕووداوێکەوە هەردوو دەستیان لەدەستداوە. سوبحان الله، ئیرادەیان نەڕووخاوە، دێنن فڵچە دەگرن بەس بە لێ و دانیان، یان هەیە بە قاچیان، بە پەنجەکەی قاچی فڵچەکە دەگرێت لەو بۆیاخی هەڵدەکێشێ لەو ڕەنگانە و جوانترین تابلۆ دەنەخشێنێ. کەسی بێ ئیرادەش هەردوو دەستی هەیە ناتوانێت تابلۆیەک بنەخشێنێ. ئەو چونکە نەڕووخاوە، بەس بە زمان بە دەم و لێوی، بەس بە دانەکان و بە لێوی، بە پەنجەکانی قاچی 726 تابلۆی جیهانی ساڵانە لەلایەن ئەو کەسانەوە دروست دەکرێت کە ساغەکان پێیان ناکرێت. بۆیە وەرزی بەهار، چوونە گەشت و سەیران بۆ بەتاڵکردنەوەی خەم و خەفەتەکانمانە. لە گەشت و سەیراندا چی بکەین؟ یەکەم یادی خوا، بە بینینی هەر تاقە گوڵێکی ڕەنگین، هەر شڵە گیایەکی نەرم و جوان، هەر تافگە و کانیەکی ڕەنگین، یەکسەر بڵێ سوبحان الله، پاک و بێگەردی بۆ تۆی یا الله کە ئەم دیمەنە جوانت بە ئێمە بەخشیوە. بە زمانی حاڵت بڵێ سوپاس، ستایش بۆ پەروەردگار کە ویستی کونفەیەکوونی دەخاتە کار، چۆڵەوانی دەکا بە شار، سروشت دەکاتە نەوبەهار. ئای ئەو خوایە چەند زانایە، چەند دانایە، بەدەسەڵات و توانایە، شایەنی حەمد و سەنایە، ئەوەی ئەو زاتە نەناسێ، خەڵکی بەهەشتی شار نییە، چاوی دڵی لە کار نییە، دۆستی وەرزی بەهار نییە. لە سەیرانگادا بیکە بە شوێنی عیبادەتی دڵ، هەر دیمەنێکت بینی لە ناخەوە بڵێ سوبحان الله، خوایە ئەوە هەموو بەدەسەڵاتی تۆ ئەم نەخش و نیگارە ژێشراوە. نوێژەکانت نەچێ، بەڕێزم ئەگەر گەشتەکە دوور بوو 100 کیلۆمەتر دوور کەوت بوویەوە، نوێژی نیوەڕۆ عەسر بە قەسر بکە، دوو بیان کە بەیەکەوە. ئەگەر نزیک بوو لەو دی و هەولێر چوویتە ئەو دیوەوە، لە شارەکەی خۆت تۆزێ دوور کەوتیەوە، بۆت ناڕەحەت دەبوو، بیان بە کۆی کەمی ئاو یان بەهۆی کەمی کات، نوێژی نیوەڕۆت کە کرد، چوارکان نوێژی عەسریشی بە جەمعا لەگەڵا بکە، بە جەماعەت نوێژەکانتان بکەن، بە ئاشکرا نوێژەکانتان بکەن. سیمای موسڵمانیەتی گەلی کورد نیشانی هەموو خەڵکانە دەن کە بە شەقامەکان و بە جادە گشتەکاندا دەڕوە. چەند دڵشاد دەبی ئینسان کاتە دەبینی ژنێک، پیاوێک، گەنجێک، پیرێک وا لەسەر بەرماڵێک، لەسەر حەسیرێک دانیشتۆ نوێژەکەی دەکا. چەند خۆشە لە ناو سیارەوە سەیری دەکەین.
نوێژەکانتان بە جەماعەت بکەن سەیرانگاکان کەن بە مزگەوت و ماڵەکانی خوا بۆ عیبادەت ببینین ئەو گشتوجیا تازە لە شوێنی پوشی وشک زیندووبوونەوەی خۆل لە قیامەتا بێتە بەرچاو خوا لە قورئانە دەفەرمێ وهو الذي يرسل الرياح بشرا بين يدي رحمته حتى إذا أقلت سحابا ثقالا سقناه لبلد ميت فأنزلنا به الماء فأخرجنا به من كل الثمرات كذلك نخرج الموتى لعلكم تذكرون سورة الأعراف آية 57 قد فرمى أي إنسان بير بكوه ببينا كاتك كباي رحمتي خوادي بايكي نرم ديو أو هورانا دا جولينيا أو هوري كبرا لباران ئاوێکی زۆری چەندتنی لەخۆ گرتووە بە ئەوەر و فەرمانی پەروەردگار ئەو بایە ئەو هەموو ئاوە لەو هەورەدا هەڵدەگرێ و دەیجوڵێنێ بۆ شوێنێک کە پێویستی پێیەتی دەیبارێنێ بەسەر ئەرزێکی مردوودا ئەو پوش و پەڵاشە مردووە بێجیان ئاواکە فووی لێ بکە دەسووتێ ئاگری تێبەردە دەسووتێ هیچ ڕۆحی تیان نەماوە کاتێک ئەو بارانی ڕەحمەتەی بەسەراباری زیندوو دەبێتەوە بە چای خۆدەوە بەهار ئەوە دەبینی چۆن سەوز بۆەوە جارش کە زیندوو بۆەوە خوا دەفەرمێ کەذالیکە بە هەمان شێوە نخرج المەوتە وەڵڵی ئاوە ئێوەش لە قیامەتە زیندوو دەکەینەوە ئاوە ئێوەش ڕۆژە ئاوە لە قەبرەکانتان دێنە دەرەوە زیندوو دەبنەوە بەڕاستی بەبینینی هەور بەبینینی باران ئینسان عەزەمەتی خوای بۆ دەردەکەوێ ئەو هەموو ئاوە لەو ئاسمانەدا بەڕێزەکەم وەستاوە چێ وەستاندوویەتی بەس زاتی ئەڵڵا تخوا بیری لێ بکەوە ها لەناو فڕۆکەدا کە دەبینی تۆ لەسەر و هەورەکانەوەی ئەو هەموو ئاوە لەناو ئەو هەورەدایە چێ ڕایگرتووە لەناو تارەیە ڕاگیراوە لە عەلاگە کراوە هیچ هەر هەمووی ئەو هەڵمی ئاوە کۆبەتەوە بەس ئەڵڵا ڕایگرتووە ئەی کە دەبارێتە خوارەوە دەسەڵاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە بەڕێزم ببینە کاتێ دەبینی ئەو هەموو ئاوە بە یەک کەڕەت هەڵناڕژێ بەخوا ئەو ئاوە بە یەک کەڕە لەو هەورانە پاتایە خوارەوە وەکو عەلاگەیەک بدڕێنی بە هەر کەس کەوتا دەیکوشت بە هەر ماڵە کەوتا وێرانی دەکرد چونکە لەو هەموو بەرزیەوە بۆ قورسیا داهاتە خوارەوە بەڵام دڵۆب دڵۆب دێ نابینی دەنکی باران تخوا سەیر کە یەک دڵۆب باران بە دڵۆپێکیکە ناکەوێ هەمووی بە قیاسی خۆی دێتە سەر زەوی هەمووی چەند بە پەرش و بڵاوی دێ و ئێمە لەگەڵ یان ڕاهاتوین هەر ئەگە بارانباری ئەم جارە دیقەتی بدا ئەم هەموو ئاوا پارچە پارچە بووە بە قیاسی ڕێک دڵۆپێک لە دڵۆپێک گەورەتر نییە هیچیشی بەر هیچ ناکەوێت تا دەگاتە سەر زەویەکە ئەگە بەفریش بێ هەروایە کڵۆ بەفرێک بەر کڵۆ بەفرێک کەوتا تا دەگەوتە سەر زەوی 10 کیلۆ لێ دەرەچوو بە سەر یەک گاوسێ کۆتا دەیکوشت تەرزەیەک بەر تەرزەیەشکە ناکەوێت کڵۆ تەرزەیەکی گەورەی لێ دروست نابێ هەمووی بە قیاس لە کاتی خۆیدا بۆ شوێنی پێویستدا دەبارێ گەورەی خوا ببینە و ڕۆژێک تۆش ئاوا لەم خاکەدا ئەی ئینسان زیندوو دەبیتەوە بە مردن ژیانت کۆتایی پێ نایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری مسلمە فەرموویەتی ما بین النفختین 40 کاتێک کە دنیا کۆتایی پێدێ و ئیسرافیل نەفخی سوور وەکو شاخێک وایە وەکو بووقێک وایە فووی پێدا دەکا یەک زیندەوە لەم سەر زەویە نامێنێ بینی 40 ساڵ ماوەی 40 جا لە حەدیثەکە دەفەرمێت 40 نافەرمێت 40 سعات 40 ڕۆژ چەند بانگ 40 ساڵ دیاری نەکراوە 40 پێدەچێ دوای 40 جاری دوم ئیسرافیل نەفخێکی کە لێداتەوە فووی پێدا دەکاتەوە ثم ينزل من السماء ماء ئەمجا بارانێک لە ئاسمانەوە دێتە سەر زەوی یەک زیندەوە نەماوە هەمووی مردووە فينبتون كما ينبت البقل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بینیوتانە پاقلە نیسک نۆک فاسۆلیا چۆن کە دەیخەیتە ناو ئاوەوە لە خاکەها کە بارانی لێدا ئاوی بەسەر دەکەی چەکەرە دەکا هەر یەکێک لە ئێوە ئاوا چەکەرە دەکاتەوە زیندوو دەبێتەوە وليس في الإنسان شيء إلا يبلى هەموو جەستەی ئێمە پێغەمبەرانی لێ دەرچێ سەلامی خوان لەسەر بێ و ساڵحان و ئەولیاش هەندێکیان هەموو جەستە دەڕزێ إلا عظم واحد یەک ئێسقان لە بەدەنی ئێوەدا هەیە هەموو ئینسانێک ناڕزێ و فەوتانی بەسەرانایە وهو عجب الذنب ئەویش ئێسکی کلێنچکەیە لە خواری کۆتایی عەمودی فەقەریدا یەک ئێسکی بچکۆلە هەیە پێڵەن کلێنچکەی ئینسان عجب الذنب منه يركب الخلق يوم القيامة پیغمبر صلى الله عليه وسلم فرموي لروج قيامتها لو اسقان والزندود ابنوا چون پاقلك كباراني ليدرا
شەی هەڵێنایەوە چەکەرە دەکات ئێوەش ئەو بارانێک کە بەسەرتان ناباری جارێش کە هەر یەکە لە قەبرەکەی خۆیەوە لە شوێنی خۆیەوە ئێسکی کلێنچکەی چەکەرە دەکاتەوە و گەورە دەبێتەوە مرۆڤەکە لە قەبرەکە دێتە دەرەوە ئاوەوەکو ئەو جاوگوڵە هەمومان لەم خاکە دێنە دەرەوە کەواتە بە بینینی دیمەنەکانی بەهار ئەی ئینسان زیندووبوونەوەی خۆت بێتە بەرچاو دووەم لە گەشت و سەیراندا هێمن و لەسەرخۆ بە تۆ لە دەست دەنگەدەنگ و ژاوەژاوی شار ڕات کردووە بەڵام وەڵڵی بەداخەوە زۆر جار ئینسان کە دەچێت بۆ گەشت و سەیران ئەوەندە ماندوو دەبێت بێتەوە لە ماڵی ئیسراحەت بکات چونکە مێشکی چووە بۆیە چەند جوانە گەشت و سەیران بە هێمنی بێ هێمنی لە ژیاندا هێمنی لە دواندن و قسەکردندا هێمنی لە ڕاگۆڕینەوەدا هێمنی لە ئامۆژگاریدا هونەرە بەڵام هونەرمەندی ئەم بوارەمان کەمە خەڵک وازانە هونەرمەند هەر ئەو کەسەیە گۆرانی بڵێ مۆسیقا لێدا شانۆکار بێ ئەوانە هونەرمەندن بەڵام هونەرێک هەیە ئەم هونەرە هونەرمەندی کەمە ئەویش ئەو کەسانن کاتێک کە قسە دەکەن هێمنن کاتێک کە بیر و ڕای خۆیان دەگۆڕنەوە لەگەڵ بەرامبەرە بە هێمنی قسە دەکەن کە ئامۆژگاری خەڵک دەکەن بە هێمنی قسە دەکەن دەنگەدەنگ ناکەن ئەو کەسانە هونەرمەندی گەورن کە بەداخەوە کەمن چونکە هات و هاوار و قیژە قیژ و دەنگەدەنگ و ژاوەژاو نیشانەی ئەوەیە لەو وەختەیە عەقڵ و لۆژیک باری کردەوە لەوێ نەماوە هەر وەختێ لە قسەکردن تا تووشی هەڵچوون و هاوار و قیژە بووی ئەوە لەو کاتە عەقڵی ئیجازەیە ئەینا وەختێکی عەقڵ لە شوێنی خۆی بێ ئینسان زۆر هێمن و لەسەر خۆیە دەیبا لە سەیران و گەشتەکانماندا هێمن بین چرپە زمانی ڕوحە ها کە بە چرپە لەگەڵ خۆشەویستێکا قسە دەکەی ئەوە زمانی ڕوح قسە دەکا هێمنی سروەی بەهەشتا ڕێز و سەنگینی شارستانیەتە مەدەنیەت و شارستانیەت بۆ ئەو کەسانەیە کە ڕێزدار و بە حرمەتن سەنگین و ئارام و لەسەر خۆن چی هێمنی سەیرانەکان و گەشتەکانمان تێک دەدا تیژڕەوی لە خۆڵەوە ڕۆیشتن ئەو خەڵکە هەمووی لەسەر ئەو قیرە دەڕوا سەیرەکەی دووسێ شۆفێری نابەرپەرست شەقامەکە تێک دەدەن و لەسەر ئەو خۆڵەوە تەپوتۆز بەسەر ئەو خەڵکەیە دەکەن دەنگەدەنگ و هۆڕن لێدان دروست دەبێ و هێمنی دەشێوێ سەرخۆشەکان تەزجیلی دەنگ بەرز کە مافی ئازادی خەڵکان پێشێل دەکا زۆر جار ئەمانە خۆشی و شادی دەکەن بە بەڵاو نەهامەتی خەندە و پێکەنین دەکەن بە گریان گەنجان بە یەکەوە دەچنە سەیران والله زۆر دیمەنێکی جوانە سێ چوار برادری کوڕی ڕێک و پێک یان کاکە بە پێچەوانەشەوە سێ چوار کچی دەستە خوشکی ڕێک و پێک چی ئەعتیادی زۆر ئەعتیادی پیاویشیان لەگەڵانە بێ بە یەکەوە بچن بۆ سەیرانێک بۆ خۆیان بە یەکەوە سەر بە یەکەوە نێن پارێگنانی خۆش بە یەکەوە بخۆن ئەو گەنجانە زۆر دڵمان پێیان خۆشە کە کۆمەڵە گەنجی ڕێکوپێکی وەکو ئەم گەنجە جوانانە لە دەرەوەی عایلەی خۆشیان لە کوڕان و لە کچان بە یەکەوە کۆمەڵە دۆست و خۆشەویست بە یەکەوە دەچنە سەیران ئەوانە ئازادن چی دەکەن بەڵام ئاگایان لە یەک شت بێ دەوروبەریان خێزانە مافی ئەوانیش پارێزن بۆ کوڕان بەتایبەت نێرگەلا عەرە خواردنەوە تەزجیل لێدانی دەنگ بەرز ڕەقس و سەما دانیشتن لەسەر ڕۆخی شەقامەکان چونکە ئەوانم بینیوە سێ چوار گەنج بەتایبەت لە شوێنە گەشتیاریەکاندا لەسەر عینی شەقامەکەدا دەنیشن ئافرەتێک نازانێت چۆن بەردەمیان هاتێ پەڕ بێ ئەوانە لە گەنجی کوردی موسڵمانی ئێمەی بە هەڵوێز ناوەشێتەوە کورد و ئەزمونەکەی دەخاتە ژێر پرسیارەوە گەنجان بەتایبەت ئاگاتان لە تەمەنی گەنجەتیتان بێ کە بەهاری تەمەنە گەنج و بەهار بۆ یەک جوانن دەی باوەک و بەهار بن گەنجەکانمان بەهار بۆ جوانە ڕەنگی جوانە بۆنی خۆشە هەوای نەرمە بەخشندەیە بە بیندراوی بە بیسراوی بە خوراوی بەهار هەر دەبەخشێ ئەی گەنج تۆش جلو بەرگت جوان بێ بۆنت خۆش بێ زمانت شیرین بێ هێمن و لەسەرخۆ سەنگین بە کوڕە بەخشندە بە هەر خەڵک ببینینت دڵی تێر بخوا ببینینت چاوی تێر بخوا بەوەی کە خوا پێ عەتا کردووی پێت دەبەخشێ گەنجی هێشتا ببەخشە وەکو بەهار وابە حتا تەنانەت بەهار گەرم و ئەو گرمە و ناڵ و هەورە تریشقەکەشی بەرەکەتە هەموو ئەو هەورە تریشقانەی کە دێنە زەویەوە بە هەزاران تەن بە سەدان هەزار تەن سەمادی کیمیایی دەکەنە زەویەکەوە هەر هەورە تریشقەیە کە لە زەویەدا و ئەو ناڵوینا ئەوە بەڕێزان ئەو هەموو بەرەکەتەیە دێتە ناو ناخی زەویەوە کە جوتیار بە ملیارەها دۆلاری ببەخشایە نەیەتوانی زەویەکەی ئاوا بەپیتکە بۆیە گەنج ئەگە تووڕەبوونێکیشی هەبوو ئەبێت تووڕەبوونەکەشی بەرەکەت بێ بۆ ئازادی وڵات بێ ئەمجا بەهار سەیرەکەی لە دوای ئەو هەموو هەورە تریشقە و گەرم و
دەنگە دەنگ و ناڵە ناڵی هەورە سەی دەکەیت دوای ئەوە ڕوێشی خۆش ساماڵێکی پاک هەر دەڵێی هەورەکەی پێشوو نەبووە مرۆڤیش حەقە وەکو بەهار وا بێ ئەگەر تووڕەش بووی بادڵت پاک بێ بەهار هیچ لە خۆی ناگرێت دوای یەک هەوای ساماڵ دێ ئەڵی هەر پێشتریش نەبووە ڕقوقینەکانی وەکو زستان هەڵناگرێت بە هەفتە کۆی کاتەوە بۆیە گەنجیش بەتایبەت ئەبێ وەکو بەهار وا بێ ئەگەر تووڕەبوونێکیش گرتی بۆ سوود بێ و پاشان دڵی ئاوا ساماڵی پاک دروست بێتەوە و هەر نەڵی هیچی بەسەرا هاتووە ئەوەی بەهار دەتوانێت بۆ خۆی جوانی بێ و جوانی بەخش بێ هاوین و زستان پێیان ناکرێ هەر چەندە ئەوانیش گرنگن بۆیە تەمەنەکانی پیریش گرنگن بەڵام بەخۆ ئەوەی لە گەنج جوانە پێی دەکرێت جوانی بۆ خۆی و جوانی بۆ دەوروبەری بە هاوین و بە زستان ناکرێ بە تەمەنەکان ناکرێ چۆن بەهار زوو بەسەر دەچێ گەنجەتیش ئاوا زوو بەسەر دەچێ ئەو هەموو گەنجەی دەیبینی لەو سەیرانگایانەدا بیر بکەوە دوای مانگێکی تر مانگونەیەکی کە وەرەوە بەخوا لێی بێزار دەبی بەجێی دێڵی نەگوڵما نەگژوجیامە وردە وردە زەد و لاواز بوو تەمەنی گەنجەتیش ئەو بەهارەیە وردە وردە بەڕێزان بەسەر دەچێ بەڵام زۆر زوو بەسەر دەچێ بۆیە بە فرسەتی بزانە ئامانجدار بە بەفیڕۆی مەدا بەسەراتی عەرزی جەنابتان دەکەم و هەدیە بێ بۆ هەموو گەنجانمان بەخوا دڵشادم کە دەبینم ئێوە لە سەیراندان شادمەندین وەکو مامۆستای ئاینی و ئەهلی مزگەوت کە کۆمەڵە گەنجێک سەریان بەیەکەوە ناوە بەڵام دوورن لە کاری ناشەرعی بە ئەوانەش دەڵێن کە تێوەگلاون لە کارە ناشەرعیەکان توخوا مەرجی خۆتان لە یاد بێ ئەو وەختەی لە سەیرانگایەکەی ئەو وەختەی لە کاوینەیەکی گەشتیاری دای خوا لە خۆت نەڕەنجێنی دوور نییە ئەوە ئاخر لە حزەکانی ژیانت بێ وریابە بە جوانی پچەوە لیقای خوا نووسەرێکی زۆر بەناوبانکەیە ناوی دکتۆر حەسان شەمسی باشایە لە کتێبی سەحرەة عائلیە فی ڕیاض الجەنە لە لاپەڕەی 378دا ئەم بەسەر هاتە واقیعەمان بۆ دەجێڕێتەوە پیاوێکی مەلا و زانایەکی بانگخوازی ناودار لەگەڵ ماڵ و عایلەکەیدا دەچنە گەشت و سەیرانێک کات بەهار دەبێت کە دەچنە گەشت و سەیران زۆر خەڵک وا دەزانێت نابێت پیاوە دیندارەکان بچن نابڕێزم بەخوا سەیران و شوێنە گەشتیاریەکان و گەشت و گوزار بەس بۆ موسڵمان باشە چونکە حەقی دەداتێ و شکری خوای لەسەر دەکات ئەم مامۆستا عالمەش لەگەڵ ئەو خەڵکەیە دەچێت بۆ سەیران لەگەڵ ماڵ و عایلەی خۆیدا دوور دەکەوێتەوە بچێت لە کەنار ئاوێکە دەمچەم و ڕووبارێکە دەستنوێژێکی پوخت بگرێ سەی دەکا کوڕ و کچێک ئامێزیان بەیەکا کردووە و خەریکی کارێکی نەشیاون کە ئەم بەسەریانە دەچێت تەجەسوسی نەکردووە قەدەری خۆڕێک بەسەریانە دەکەوێت کچە لە شڵەژاوی خۆدا هاوارێک دەکا و ڕادەکا و کوڕەکە بەجێ دێڵێ هەمیشە ئەو کەسانی کە لە ناشەرعیدان دایمە ترسێک دڵ و دەرونی داگرتوون هەموو هەنگاوێک بە مراقبەی خۆیان دەزانن کچە لە تاوانە و لە شەرمانە ڕادەکا و شوێنەکە بەجێ دێڵێ کوڕەکە دەمێنێتەوە و دەشڵەژێ مامۆستاکەمە چەکی دەگرێ ئەڵە کاکە تخوا بەڕێزم مامەجان تخوا وازم لێ بێنە ئەویش دەڵێ کوڕی خۆم بەخوا من ئازارن نادەم هیچ قسەشت پێ ناڵم بەس من تۆم خۆش دەوێت تۆ وەکو کوڕەکانم وای وەکو براکانم وای تخوا ئەم گەنجە جوانەی وەکو تۆ حەیف نییە ئەوە هەز بە شەرمەزاری بکە تخوا حەیف نییە هەز بە هەڵلەرزین بکە تخوا ئەو کچەم چەندم پێ ناخۆش بوو ڕای کرد و دوو قسەی ژمنی گوێ لێ نەگرت چەند بە شەرمەزاریەوە ڕای کرد تخوا ئەگە تۆ بە حەڵاڵی لەگەڵ ئەم کچەدا بوویدایە شەرمت لە هیچ کەسێک دەکرد من پەرۆشی ئەوەمە دایدنی شوێنێ یەک دانە سەعات قسەی بۆ دەکا قسەی بۆ دەکا بەڵام لە دڵەوە قسەی بۆ دەکا ئەم گەنجەش فیتڕەتی خاوێنە ئیبن القەیمی جەوزی هەزار ڕەحمەتی خوای لێ بەدەفەرمێ هەموو مرۆڤێک تۆوێکی خێر وا لەناو ئەو دڵەیدا هەیە بەڵام پێویستی بە ئاودان هەیە بەخوا هەموو کەسێک خێر لە دڵیا هەیە بەڵام حەیف ئێمەی مامۆستای ئاینی ئاودەری باش نەبووین و ئەو ئاومان نەگەیاندە دڵەکان تا خەڵک بەرەو خوا بگەڕێتەوە ئاوەکە گەیشتە ئەو تۆوە چەکەرە دەکا بە ماوەی ئەو سەعاتە ئەو گەنجە فرمێسک بە چاوێ دێتە خوارەوە دەسەر دەستی ئەو عالمە تەوبە دەکا بەڵێنیش دەدا کە لە داهاتوودا بە حەڵاڵی بەو کچە بگا و ئەمە دوا هەڵەی ژیانیان بێ ژمارەی تەلەفۆنەکانیان دەگۆڕنەوە دوای 2 هەفتە ئەم مامۆستایە تەلەفۆن بۆ ئەو گەنجە دەکا و لە یادی نەکردووە تەلەفۆنی بۆ دەکا و دەڵێت دەمناسی دەنگم دەناسی ئەڵێ چۆن ئەو دەنگە ناناسم کە بوو بە مای هیدایەت و ڕەحمەت بۆ من مامۆستا خوا پاداش دەداتەوە من لەو ڕۆژەوە گەنجێکی ترم
زیندوو بوومەوە چوومە سەیران بەڵام بێڕوح بووم بە ڕوحێکی کاملەوە گەڕامەوە ئەرە وەڵڵاهی لەو ڕۆژەوە سوپاس بۆ خوا بوومە گەنجێکی خواناس و دیندار و ئومێدەوارم ئەو کشەش خەریکە بەرەو هیدایەت دێ و بە حەڵاڵی بێک بگەین مامۆستا حەز دەکەم بە خزمەتت بگەم مامۆستاش لە زۆر باشە شوێنێک دیاری کە یەکتری دەبینین شوێنێک دیاری دەکەن بۆ ئەوەی 2 ڕۆژ دوای ئەوە مامۆستا هەندێک مەوعیدی هەیە کوڕەکە ببینێ لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەچێ بۆ شوێنەکە بۆ ماڵەکەیان لە ماڵی کوڕەکەدا سەردانێکی بکە و باوکو دایکیشی بناسێ سەی دەکا خەڵکێک وەکو خێمەیەکی تەعزیە هەڵدراوە و دەنگی گریان و ناڕەحەتی دێ مامۆستا سەری سوڕ دەمێنێ دەبێت باوکی ئەو کوڕە مردبێ ئەبێت دایکی مردبێ ئەبێت چیان لێ مردبێ کە دەچێتە پێشەوە هاڵ پرسی دەکا پیاوێکی ڕیسپی دێ دەڵێ جەنابەت بۆ تەعزیە هاتووی دەڵێ وەڵڵاهی من بۆ بینینی فڵان کەس هاتم کە کوڕی ئەم ماڵەیە دەڵێ دێ من باوشی ئەو کوڕەکەم 2 ڕۆژ لەمەوە پێشەم وەفاتی کرد ئەڵێ کەی ئەڵێ نیوەڕۆ بوو پێش نیوەڕۆ کەسێکی مامۆستای کە بوو بە مای هیدایەتی قسەی لەگەڵ کرد نوێژی نیوەڕۆی کردووتی هەندێک ڕادەکشێم بۆ نوێژی عەسر خەبەرم کەنەوە بۆی بچم بۆ مزگەوت بۆ جەماعەت کە نوێژی عەسر خەبەرمان کردەوە سەیەکەین ڕۆحی دەرچووە ئەوە دوا قسەی بوو کە لەگەڵ مامۆستاکەیدا کردی ئەڵێ بەدەست خۆم نەبوو زۆر گریام لەوێدا وتم من ئەو مامۆستایم کە ئەو کاتە قسەم لەگەڵ کردو ئاخر لە حەزەکانی ژیان بووە لەبەر خوا قسەمان بەیەکەوە کرد ئەڵێ سەری ماچ کردم وتی مامۆستا دەستت مازەکەم من کوڕێکم هەبوو مای ئاژاوە و فەوتاوی ئەم خێزانەی ئێمە بوو لە سەیرانێکە هاتەوە ژیانی گۆڕا 2 هەفتە لەمەوبەر بەڕاستی بوو بە ئینسانێک تەمەنام دەکرد تەمەنی درێژتر بوویایە وتم ئینشاءڵڵا لە قیامەتا بە یەک شاد دەبنەوە بەڕێزان ژیان ئاوایە ئەو لەحزانەی کە تۆ هەرگیز بە تەمای مردن نی لەوانەیە زۆر لێن نزیک بێ بۆیە کە لە گەشت و لە سەیران و لە هەر شوێکا بۆی ڕەخابەی خوال لەبەر چاو بێ خوایەک هەیە کە دەتبینێ ئەو بەهارە چۆن زوو بەسەر دەچێ تەمەنی گەنجەتی هەمومان ئاوا بەسەر دەچێ سێم ژینگە پارێزە و پیسی مەکە وەجوعیل لیا الأرض مەسجیدا وتەهورا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خوا هەموو زەوی بۆ من کردووە بە مزگەوت ئەم زەویە هەمووی مزگەوتە بۆ ئێمە ئایا هیچ کەسێک قبوڵ دەکا لەسەر ئەم فەرشە جوانانەی مزگەوت پیسی فرێدا هەر کەسێ بیکا خەڵک بە شەرمەزاری دەزانێ دەی بەڕێز دەکەم هەموو خاکی سەر زەوی مزگەوتە بۆ ئێمە ئەگەر چووی پیسەکانت فرێمەدە شوێنەکەت بە پەخت و خاوێنی بەجێ بێڵە بیکە عەلاقەیەکی گەورە و بیهێنە ئەو شوێنێک کە خۆڵی لێ کۆ دەکرێتەوە واللهی بە فرسەتی بزانە مەڵێ ئەوە شوێنی دوێنێ فڵان کەس پیسی کردووە من حەقم نییە بڵێ خوا لێت بە زیاد بێ ئەو چاکەیە بە نسیبی من بوو چەندە بە ئاو کۆکەیتەوە چەند عەلاقە کۆکەیتەوە چەند شتی پیس کۆکەیتەوە ئەوەندە چاکەت بۆ قیامەتی خۆ نووسیوە ئەجرێکە و دەست تۆ کەوتەوە دەستی با کەسێک چکە نەکەوێ مەیفرۆشە بە خەڵک ئەم قازانجە ژینگەکەت پارێزە چوارەم لە هەر سەیرانێک شوێنەکانت بگۆڕە وتمان دنیا کتێبێکە شارەکانی وڵاتەکە دێڕەکانی ئیوا هەیە ساڵ 12 مان کە بچێ بووە سەیران و بووە سەفرە هەر دەچێتە یەک شوێن بچێ بۆ گەشت هەر دەچێتە یەک وڵات بچێ بۆ ئێران بچێ بۆ تورکیا ئەو شوێنە دەزانێت نە مادەم ئیمکانیەتە هەیە سەفەری دەرەوەت کرد هەر جارە بچۆ وڵاتێک با لاپەڕەیەشکەی کتێب زیاتر ببینی ئەگەر چوویتە سەیرانگای وڵاتەکەت ئەم جارە چووی بۆ فڵان شوێن جارشکە ڕێڕۆت بگۆڕێ بەڵا شوێنێکیکە با ئەوەش ببینی با هەر دێڕێک نەخوێنیەوە با دێڕێکیکەش ببینی و پاشان ئاڵ و گۆڕ دروست دەبێ ئەو شوێنەش چۆڵ دەبێ بۆ کەسێکیکە ئەو شوێنە چۆڵ دەبێ بۆ کەسێکی تر بەو شێوە شوێنی سەیرانەکانت بگۆڕە پێنجەم حکومەت گرنگی بە گەشتیاری بدات زانایەکی بەناوبانگی ئەمریکی ناوی جۆن بێرتە جۆن بێرت دەڵێ لە داهاتوودا لە چەند ساڵی داهاتوودا پیشەسازی گەورەی جیهانی دەچێتە سەر ئەم سێ بوارەوە یەکەمیان پیشەسازی پەیوەندیەکان ئەم ڕێگای موبایل و ئەنتەرنێت و ئەوانە گەورەترین داهات لەو ڕێگایەوە دەستی خەڵکی دەکەوێت پیشەسازی پەیوەندیەکان دووەم تەکنەلۆژیای زانیاری سێیەم کەرتی گەشت و گوزار ئێمە لە کوردستاندا سوپاس بۆ ئەو خوای پەروەردگارە وڵاتێکمان هەیە نەک هەر بەهارەکەی زستانەکەشی خەڵک بە مەمنونیەوە ڕووی تێدەکا شاخمان هەیە گردمان هەیە دۆڵمان هەیە پێدەشتمان هەیە تافگەمان هەیە سەیرانگامان هەیە سەدمان هەیە هەموو خوا پێی بەخشیوین هەوایەکی نەرم و خۆشمان هەیە فێنک و بەلەزەتمان هەیە حەمد و سەنا بۆ ئەو خوای گەورە خوای یارمەتی ئەو بەڕێزانەش بدا لە ئاسوایش و لە پۆلیس و پێشمەرگە کە بەدڵی خاوێنەوە پارێزگاری لە ئەمن و ئەمانی ئەم وڵاتە دەکەن کوردستانمان ئەمینە لە هەموو شوێنەکەەوە خەڵک بەخوا ڕووی تێدەکا
حیف حکومەتی هەرێم زۆر کەمتر خەمە بەرامبەر بە کەرتی گەشتیاری هەر کەسە و دێت کۆمەڵە تەلبەندەکە هەموو مڵکەکان داگیر کران هەموو شوێنە گەشتیاریەکانی وێران کران مەگەر چەند بەرپرسێکی گەندەڵ لە مەوزوعدا یعنی سوودمەند بن بۆیە حکومەتی ئێمە ضرورە لەم بەهارانەدا بەخۆیدا بچێتەوە باوی نەوتیش نامێنێ باوی زۆر شت نامێنێ لە قەیران دەکەوێت قەیرانێکیکەوە بەڵام وەڵڵای ئەم کوردستانە خاوەنێکی دڵسۆزی هەبێ بەس بە کەرتی گەشتیاری دوو وڵاتی وەکو کوردستان بەخێو دەکەین خەڵکەکەشی هەمووی سوودمەند دەبێ کاتێک گەشتیاری بیانیش دێتە وڵاتەکەمانەوە تکای برایانم لە بەڕێستان هەیە هەولێر بە تایبەتی و هەموو شارەکان بەگشتی خەڵکی عەرەب خەڵکی فارس خەڵکی تورک خەڵکی بێگانە خەڵکی کوردی پارچەکانی تر دێتە شارەکانمانەوە دێتە سەیرانگاکانمانەوە ئەبێ ئەو پەڕی ڕێزیان لێ بگرین خۆت بخە شوێنی ئەو مەڵە ئەوە عەرەبێکە ڕقملێتی لە بەسڕاوە بۆ هاتۆ بۆ ئێرە تۆ ئەگە بچێ شارەکەی ئەو ڕێزت لێ بگرن چەندت پێخۆشە ئەویش هەمان نمونە نیشان دەدا کوردی ئێمە هەمیشە بە میوان دۆستی بەناوبانگ بووە دوژمن کە هاتە ماڵەکەمانەوە حرمەتی واجبە حتا لە ماڵەکەمان دەچێتە دەرەوە ئەگە خەڵکێک پەلاماری بدا واجبە دیفاعی لێ بکەین نەک خۆمان پەلاماری دەین نەک چەند گەنجێک پەلاماریدا نەک سوکایەتی بە ناموس و عرزی بکرێ ئەبێ کچەکانیان ئافرەتەکانیان وەکو خوشک و دایکی خۆمان حساب بکەین چونکە میوانن لە وڵاتەکەماندا چونکە خێرێکیشیان هێناوە سەدان خەڵک لیان سوودمان بووە وایە هەمیشە حرمەتی تایبەتی لە هەر گەشتیارێک بگرن لە هەر نەتەوە و زمانێک بێ کاتە کوردستانەکەمانەوە لەم کاتی بەهار و سەیرانەدا ومێدەوارم ئینشاءڵڵا بەهاری ئەم ساڵمان بەهارێکی پڕ خێر و بەرەکەت بێ یا ڕەبی خوایە بەهارمان پڕ خێر و بەرەکەت کەی خوایە هەموو فەسڵەکانی ساڵمان پڕ خێر و بەرەکەت کەی لە بەڵاو ناڕەحەتی بەدوورمان کەی یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێینەوە ئەم بەهارە بکەی بە شیفا بۆ نەخۆشیەکانمان یا ڕەبی خوایە هەر کەس نەخۆشە لەم بەهاری پڕ خێرەدا خوایە شیفای بەخێری بۆ بنێری خوایە هەر کەس دڵ بەخەمە نەخۆشی دەرونی و مەراقی دەرونی هەیە یا ڕەبی خوایە بەهاتنی وەرزی بەها دڵی خۆشکەی خەمەکانی لەسەر لابەری یا ڕەبی خوایە هەموو ئەو گرفتانەی کە هەمانن چۆن بەستەڵەکی زستانت تواندەوە یا ئەرحەم الراحمین خەمەکانمان گرفتەکانمان بەڵایەکانمان ئاوا لەسەر لابەری ئاوا لە شوێنەکە خۆشیمان بۆ بڕوێنی عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی ئەم کوردستانەمان زیاتر پڕ ئەمن و ئەمانکەی ئەوەی دەستی خێری هەیە بۆ ئەم وڵاتەی یا ڕەبی خوایە دەستی پڕ بەخشندەترکەی هەر کەسێک کە نێتی خێری نییە خراپەکارە لاسارە یا ڕەبی خوایە هیدایەتی بدەیت خوایە هەر کەسێک خراپەکارە هیدایەتی بدەیت بۆ ڕێگەی ڕاستی ئیسلام بۆ خزمەتی ئەم خاک و خەڵکە آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون